داوای ئەوەم کروتم 100 کەس لانی کەم لە ئەهلی حەل و عەقد لە پیاوچاکانی ئەم ئومەتەی ئێمە لە باشوورە بین دەستەیەکی نوێ دروست بکەین کە مەرجەعیەتێکی ئاراستەکردنی کۆمەڵگەکەمان بێ. ئەمەی کەمە بەستمە کە ئەڵەم ئەهلی حەل و عەقد مختصرەکەشی بە ئەحەد واتە ئەنجومەنی ئەهلی حەل و عەقد. ئەحەد پێویستی بە لانی کەم بە 100 کەس هەیە. ئەم 100 کەسە کە بتوانن دوایی لانی کەم 20 لیژنەی لێ پێک بێن، هەر لیژنەیەک بەرپرسێتی کارێک بێرێتە ئەستۆ. بۆ نمونە لیژنەیەک بەرپرسێتی شەرعناسی ئەگرێتە ئەستۆ، ئەم لیژنەیە قاڵ و قوڵە بێتەوە لەو قەزیە ئیختیلافانەیە کە هەمانن. ئەوان بۆمان ڕوونەکەنەوە عوذر بالجهل یعنی چی و ئایا هەیە یان نییە، هەڵوێستیشمان بەرامبەری چی بێ. هەروەکو کە ئەوان ڕوونیەکەنەوە کە سبەینە جەژنە ڕەمەزانە یاننا، نەک چاوەڕێی مەلای ئەوقاف و وەزارەتی حکوومەتی عێراقی بکەین و ئەوانە بۆمان بڕیار بدەن کە ساڵەهای ساڵە خەڵکیان چاواشە کردووە. پێویستە ئەو مەرجەعیەتە دروستکەین و زۆر بە جورئەتی شۆ بێنە پێش و حەدی زۆر زۆر کافیشمان تایە لە شەرعناسان، لە بیرمەندانی سیاسی، لە خەڵکی عەسکەری، لە خەڵکی ئەمنی، لە خەڵکی ئیداری، لە خەڵکی دارایی، لە خەڵکی پەیوەندی، لە چاوکراوەکان، لەوانەی کە ئەتوانی لایەنەوە دروست بکرێت. ئەهلی حەل و عەقد زاراوەیەکی شەرعی ئیسلامیە لە سەردەمانی ئەبوبەکری سیدیقەوە خوا لێ ڕازی بێ هەبوو، هەتاکو ئەم سەردەمەی ئێستا لە لەتوپەتی ئومەتەکەیە بەردەوام هەرماوە. ئەو ئیمامە بەڕێزانی کە دەربارەی ئەمە نووسیویانە لە ماوەردی و ئەبو یەعلا و قەلقەشەندی و ئیبن حەجەر و ئیمامی نەوەوی و ئیمامی غەزالی و جوەینی و ئیبن تەیمیە و هەموو ئەوانەی تر کە لەسەری نووسیویانە و وەلەم سەردەمەشە دیسان فەرموویانە کە ئەهلی حەل و عەقد لە 3 پۆل خەڵک پێک دێ. پۆلی یەکەم فەرموویانە کە ئەهلی ئیجتیهاد و فتوا و علمی شەرع. ئەگەر ئەهلی ئیجتیهاد لە ناومانە لەم سەردەمەیان نەماونیان زۆر دەگمەنن، بەڵام ئەهلی فتوا و علمی شەرعی لە ناومانە بە فەزلی خوای گەورە هەن و زۆریش نەبن، بەڵام بەڕادەیەکی وا هەن کە ئیشیان پێ دەبر ببێ. و لەم سەردەمی ئینتەرنێت و پەیوەندیێشە ئاسانە شەرعناسانێک لە ناو خۆمانە ببنە لیژنەیەکی ئاڕاستەکردنی شەرعناسی و پەیوەندیشیان هەبێت لەگەڵ مەرکەزی فتوا لە جیهانە. ئەوەش هەم ئەتوانن خۆشیان ئەتوانن ئەو کارە ڕێکخەن و ئەوانەی کە لە دەرەوە ئەژین ئێمەش ئەتوانین ئەو کاریان بۆ ڕێک بخەین و بگەنە نەتیجەتیای. ساغکردنەوە و یەکلاییکردنەوەی ئەو ڕاجوێیانەی کە لە ناو ئومەتە هەن دەربارەی هەر مەسئلەیەک بێت لە مەسئلەکان یان نەگەینە نەتیجە یان ناگەین. ئەگەر گەیشتینە نەتیجە پێویستە هەمومان پێوەی پابند بین. ئەگەر نەگەیشتینە نەتیجە ئەشێ وەکو سەردەمانی تابعین و تابعی تابعین لەگەڵیان ڕەفتارکەین. هەروکو چۆنەوانە مەدرسەکانی مەدرسەی جیاوازی عەقیدەیان هەبوو، مەدرسەکانی فقه بەو هەموو ئەحکامە و بەو هەموو ئیمام و پێشەوا و بۆ چوونە جیاوازانەوە، مەدرسەکانی زوهد و تەزکیەی نەفس و سلوک بەو هەموو ڕاجیاوازیانەوە کە هەیان بووە، و مەدرسەی تری زۆر جیاوازیش کە بەردەوام مەدرسەی سیاسیش تەبعاً هەمووی هەر هەبووە لە تاریخی ئیسلام. ئەشێ لەسەر ئەو خاڵانەی کە ناگەینە نەتیجە دیاری بکەین و بڵێن لەم خاڵانەدا ئەشێ عوزر بۆ یەکتری بهێنینەوە. بۆ نمونە یەکێک باوەڕی وایە کە حەدیسی ئاحاد دەلیلە لە ئەحکامی شەرعیشە، لە عەقیدەیە و لە ئەحکامی شەرعیش. یەکێکی تر لەسەر مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفە و ئەو مەدرسەیە پێی وایە لە عەقیدەیە، لە بوارەکانی عەقیدەیە حەدیسی ئاحاد وەرناگیرێت. ئەڕۆین بە دوایە ماساغیکەین و دەیانی وەکو ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ کتێبیان لەسەر نووسیوە کە ئەشێ مناقەشەیەکی برایانەی عیلمیانە لە ناو خۆمانە بکەین و بگەینە نەتیجە. ئەگەر نەگەیشتین ئەشێ لەسەر هەندێک لەمانە عوزر بۆ یەکتری بێنینەوە، بەڵام لەسەری متتەفیق بین. ئەوەی بەلامە زۆر مەقسەد بوو، زۆر مهم بوو ئەوەیە کە چۆن هەوڵ بدەین لەو خەڵکە بەڕێزەی کە ئێستا لە ١٧٠ بیرمەندان و ئەهلی نەزەر و ئەوانە پێکدێن چۆن ئەم ئەهلی حەل و عەقدە دروست بکەین. یەکەم لە شەرعناسان،
لە زانایان مامۆستایانی ئاینی و لە شەرعزانەکانی تر لەو گەنجانەی کە پێگەیشتوون ئەوانەی جامعاتیان تەواو کردووە ئەوەی بە فەقێتی خوێندویانە یان ئەوانەی بە دراساتی خۆیی گەشتونە ئاست و مستەوایەکی وا کە بتوانن فتواکان بەراورد بکەن بە یەکتری و ڕەئی یا تەرجیح بە ڕەئیەکیان بدەن تیای. ئەمە یەکەم پۆلی ئەهلی حەل و عەقدن کە بریتین لە ئەهلی ئیجتیهاد و فتوا و عیلمی شەرعی. دووهەم فەرموویانە ئەهلی نەزەر. ئەهلی نەزەریش دیسان ئەو کەسانە بوون کە پەیبردنی سیاسیان ئاراستەکردنی کۆمەڵگەیان لەو سەردەمانە هەبووە وەکو مفتیەکی گەورە، قازیەکی شەرع، والیەکی سربەخۆ. هەروها لەم سەردەمە شاوەکو بیرمەندێکی سیاسی، خاوەن شیکاری سیاسی، خاوەن پلان و بەرنامەیەک، لێکۆڵەرەوەیەکی باش، ڕۆژنامەوانێکی لێهاتوو، نووسەرێکی سەرکەوتوو، کەسانێکی تەنزیمی، کەسانێکی دەرکەوتوو. ئەمانش پۆلی دووەمی ئەو کەسانن کە ئەشێ لە وڵاتی ئێمە دکتۆرێک بێ یا پارێزەرێک بێ یان هەر کەسێک بێ لەوانەی نفوزیان هەیە، لەوانەی کە قابلیەتی ئەویان هەیە کە لەگەڵمانە واقعەکە هەڵسەنگێنن، هەروەکو چۆن پۆلی یەکەمی شەرعناسان ئەحکامە شەرعەکانیان بەراورد کرد و ڕای ئەرجەحیان تیا هەڵبژارد. ئەم عەزیزانەش ئەتوانن ببن بە لیژنەی شیکاری سیاسی واقعەکە و ئەوانی شیکاری سیاسی بخەنە بەردەست کە بڵێن بۆ نمونە ئایا ئەمریکا لە حەشدی وەحشیەدا یاننا، ئەیان خاتە لیستی تیرۆرەوەیان. و ئەو کەسانش کە بیرمەندی سربەخۆن و ئالیەتی باشیان لە بەردەستا ئەبێ وەکو دراساتێکی واقعی و متابعی زۆرەکەنەوە لە ناو خۆیانە ئەوانی ژەگەنە نەتیجەی ئەوەی کە ڕەئیەکی ئەرجەح هەڵبژێرن و بیدەن بە ئەهلی حەل و عەقدەکە کە بێ بە سیغەیەکی ڕەسمی مسادەقە بکرێ، بینێرینە خوارەوە، هەمومان بڵین لەسەرەوە هەتا خوارەوە پابەندین بەم جۆرە، بەم شیکارە، بەم دید و تێڕوانینە ئەڕوانینە ئەو ململانە واقعیانەی کە لە وڵاتی ئێمە ڕووەت. پۆلی سێهەمەوانن کە خاوەن نفوزن، وەکو ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ الصناع المهرة والتجار. ئەشێ لەوانە بن لەم سەردەمەی ئێمەشە ئەشێ ڕئیس عەشرەتێک بێ یا کوڕی ڕئیس عەشرەتێ بێ، یان تاجرێکی سەرکەوتوو بێ، یان کەسایەتیەکی کۆمەڵایەتی بێ کە پەیوەندی زۆری لەگەڵ خەڵکیە هەیە، یا گەنجێکە و برایەکی بەڕێزی مسلمانە کە توانیوێتی 200 کەس لە خۆی کۆکات. تەنانەت ئەشێ کەسێکی ئیسلامی دامەزرا و پابند بێ کە پەیجێکی تۆڕی کۆمەڵایەتی هەیە، قەڵەباڵغێکی زۆر زۆری بە دەورەوەیە. ئەمەش خاوەن نفوزە، هەروەکو کە کابرای عەشایر خاوەن نفوزە. لەم جۆرە خاوەن نفوزانەش ئەشێ بەشداری ئەو ئەهلی حەل و عەقدە بکەن. بۆیە ضروریە گەر بێت و ئێمە ئیتیفاقمان ببێ لەسەر چەند خاڵێک کە ڕوون یەکەمەوە ئێستا ئینشاءڵڵا و بڵاویشی یەکەمەوە ناردوشمەوە هەندێک کەسایەتی بەڕێز بۆ تقریبان 30 کەسم ناردووە، 29 کەسیان تا ڕادەیەکی زۆر موافقەتیان دەربڕیوە و لەگەڵ وەڵامدانەوەی هەندێک لە خاڵەکان کە مناقەشە بکرێت. ئەم نامەوە ئەم پەیامەی کە من ناردوومە بێگومان شتێکی مەعسووم نییە، ڕەئیەکی شەخسی خۆمە و ئەشمەوێ واقعەکە بە شێوەیەکی تر ئاڕاستە بکەین دوور لە حیزبایەتی، دوور لە منافەسەی ئەحزابی ڕەسمی کە ئەچنە پەرلەمان و انتخابات. ئێمە نامانێت ئەوە دروست بکەین. ئەمانوێت سەر لە نوێ کەسایەتی کوردی داڕێژینەوە، ئاڕاستەی بکەینەوە، بیکەین بە هێزی تین و فشار لەسەر ئەو سیاست مەدارە چاو قایمانەی هەزار وعدی انتخاباتی ئەدەن و نایبەنە سەر، بەڵکو بتوانین هێزێکی وا دروست بکەین پشتی پێ ببەسترێ دوای خوای پەروەردگار کە لە حاڵەتێکی ئاوە پەرتەوازەییە کە سەرانی کوردایەتی تەسلیم بە واقعێکی جاهیلی ئەبن و هجوومێکی فوجایی هەرچەنە زۆر لە ناکاویش نەبوو، شتێکی تەوەقوع کراو بوو کە ئەبوایەوان خوێندنەوەی باشتریان بۆ هەیە، بەڵام عەلەل ئەقەل ئێمە بتوانین بڕبڕی پشتی میلەتەکەی خۆمان بین بۆ ئەوەی خەڵکەکە سەر لە نوێ بەنابێنێتەوە بەر ئەم ئەهلی حەل و عەقدە کە بزانێ ئەتوانێ بەوە هەستێتەوە. ئەم ئەهلی حەل و عەقدە نامانەوێ خەڵک وا تێبگا کە ئێمە لە خەتی سفری کوردەوە دەست پێ یەکەین.
لە خاڵی سفرەوە نەخێر ئێمە ئەمانەوێ تەکمیلەی ئیشی کوردایەتیەکە بکەین. ئێمە ئەو هەموو خوێن و خەبات و ڕنج و فرمێسکەی کە ئەو خەڵکە داوێتی لە مەدای ئەم هەموو ساڵە توولانیانەی شۆڕشە یەک بەدوای یەکەکانی کووردا هەمویان پێویستە جێ ڕێز بن لەلامان و ئێمە ئەمانەش تەکمیلە ئەەکەینەوە لە دوای ئەوانەوە دێینەوە سەر ئەوە ئەڵێین پەروەردەبوونتان بە ئیسلامەکە و وەرگرتن و پابندبوونمان بە ئیسلامەکەەوە و ئاڕاستەکردنمان بە شەریعەتی خوای گەورە ئەو پارسەنگیەمان بۆ دروست دەکات. بۆیە پێویستیشە ئەوەی کە ئەهلی کوفر لە ناو کوردایەتیەوانانە کردویانە فڕێی دەینە زبڵدانی تاریخەوە. هەروکو ئەو میلەتە زیندوانەی زۆریان لەو سیاسیەت چاو قایمانە خستە ئەو زبڵدانەوە کە جێگای ڕێز نەماون. ئێمەش پێویستە بگەڕێن بۆ ئەم بەدیلە. بیرمەندانی عەزیزی ئیسلامی، برایانی بەڕێز و مامۆستایانی عەزیز، گەنجە خواناسەکان، خاوەن ئەزمونونەکان، خاوەن خەبات و ڕەنجەکان، ئەهلی جیهاد و پیاوانی ڕەشیدی بزوتنەوەی ئیسلامی، ئەی پیاوە بە سەبرەکان، پیاوە بێدەنگەکانی ئەم سەردەمەی ئێستا، پێویستیمان بەوە هەیە ئەهلی حەل و عەقد لە ناو خۆمانە دروستکەین بۆی بتوانین نمونەیەکی تری ئیشکردنی جەماعی بێنین و ناو میلەتی خۆمان کە لە نمونەی کاری بابوو باپیران و تاریخی ئیسلامیەکەمان بچێ، نەک لە نمونەی حیزبایەتی کە ئەکسەرەن لە حیزبە چەپیەکانی جیهانەوە هاتە وڵاتی ئێمە. پێویستیمان بۆ هەیە لێک نزیک ببینەوە و هەروەکو تووشمە ئەو 5 گروپەی ئەو 5 مەدرسەیەی کە بەرامبەر ئەهلی تەشەیوعن. ئەهلی حەدیث کە سەلەفیەکانن بە مەدارسی جیاوازیان بەڕاو بۆچوونی جیاوازیانەوە، چونکە یەکەم زەحیە لە کەرکووکە لەو ناوچە دابڕاوانەیە کە ئێستا تەسلیم بە حەشدی وەحشی کراون، یەکەمین زەربە بەر ئەو کەسانەکە و کە مەدخەلی بوون. ئەوان ناچار بوون ڕیشان بتاش. مامەسا جومعە لە کەرکووکە ئەو کەوتە ژێر تینی دژە تیرۆرە کە بانجیان کردوتیان قسە لەسەر جیهاد و مقاومە ناکەی بە هیچ شێوەیە. زەختی گەورە کەوتە سەر ئەو باڵە سەلەفیانەی کە دەرکەوتە بوون پێشتر. حەشدی وەحشی هەر کەسێ بگرێ لەو مەدخەلیانە، مادام شڕواڵی کورتە و ڕیشی درێژە بە ناوی داعشەوە ئەوەی بەسەر دێنە کە بینیمان چۆن گەنجێک لەسەر هامەرێکی ئەمریکی لە توپەتیەکەن و سەریە بڕن و سەری بەرزەکەنەوە بە فەخر و شانازیەوە. ئەوە مەسیری هەموو کەسێکە بێت کە بە زەلیلی بکەوێتە بەردەستیان. و ئەو کەسی کە پێی وایە ئەوە شەڕی مەزهەبی نییە، نابێ ئێمە بیکەین بە شەڕی تائیفی، ئەوە ئێمەش هەڵە خەڵەتێنێ و خۆشی هەڵخەڵەتان خۆی گومڕا بوو، ئەسڵان ڕێگاکەی لێون بوو، چونکە تەرەفی مقابل ئەڵێ ئێوەی ئەحفادی ئەبوو بەکر و عومەر و عایشە. ئەگەر تەخفیفی کاڵێ ئێوەی ئەحفادی سەلاحەدینی ئەیوبی کە دەوڵەتی فاتیمی ئێمەتان ڕووخاند. لەبەرەوەهانە بە حەقدێکەوە کارەکەن، بۆیە کە حەڵەبیان گروتیان ئەمڕۆ تۆڵەمان کردەوە بۆ عەلی کوڕی ئەبی تاالب لە مەعاویە کوڕی ئەبی سوفیان. ئەوە ئەهلی شام هەمووی بە سەربازی مەعاویە کوڕی ئەبی سوفیان ئەزانن، خوا لێیان ڕازی.